ئامادەبوانی بەڕێز، ڕۆژتان باش. سوپاسی ئەنستیتیوتی جەکسن بۆ پرسە جیهانیەکانەکەم لە زانکۆی یێڵ، هەروەها دۆستەکانم ژەنەراڵ پاتریۆس، بالیۆس فۆرد، ئێما سکای، پرۆفیسۆر لێڤنسن، وێتنشتاین و دادپەروەری بۆ کورد و دامەزرێنەرانی، تۆماس کاپلان و بێرنارد هێنری لیڤی، بۆ ڕێخستنی ئەم دیدارە دۆستانەیە لەگەڵ هاوڕێ ئەمریکی، بەریتانی و فەڕەنسیەکانمان. سوپاستان دەکەم. ئەم مانگە نیسانی 2021 بۆ کورد و پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و کورد بایەخێکی مێژووی هەیە. لەم مانگەدا یادی 30 ساڵەی ساڵوەگەڕی بڕیاری 688 و ئۆپەراسیۆنی دەستەبەرکردنی ئارامیە کە بریتی بوو لە دەستێوەردانی سەرکەوتووی مرۆیی سەربازی و لەگەڵ فەڕەنسا، بەریتانیا و هاوپەیمانانی دیکە کوردستانی عێراقیان پاراست. ئۆپەراسیۆنەکە سەرووی 1 ملیۆن لە خەڵکی ئێمەی کە لە ناوچە شاخاویەکانی نێوان ئێران و تورکیا مابوونەوە پاراست. ناوچەیەکی ئارامی لەو کاتەدا بۆ خەڵکی لێقەوماوی ئێمە دەستەبەر کرد. زۆرێک لە منداڵان و بەساڵاتچوان بەهۆی برسێتی و گیر خواردنەوە بەر لەوەی ڕزگار بکرێن گیانیان لەدەستدا. سەپاندنی هەرێمی نەفرین لە کوردستان بۆ بیناکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان و ژێرخانەکەی دوای ئەم ئۆپەراسیۆنە گرنگ بوو. لە زۆر ڕۆوەبوونی هەرێمی کوردستانێکی سەقامگیر، ئارام و لێبوردە، لێکەوتەی ڕاستەوخۆی ئەو دەستێوەردانەی ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا و هاوپەیمانەکانی دیکەیە. هەر لە ڕۆژانی نیسانی 1991ەوە تاوەکو ئێستا ئەمریکا پاڵپشتی هەرێمی کوردستانی کردووە و بەردەوام بووە، دوجار لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتیدا بۆ تێکشکاندنی داعش. کوردستان لانەی ئاشتی، سەقامگیری و پێکەوە ژیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕکێشەدا، هەروایش دەمێنێتەوە. ئێمە خوازیاری پەیوەندیەکی دوولایەنەی بەسوودین لەگەڵ هەموو هاوبەشەکانمان بۆ ئەوەی بتوانین هەم یارمەتی خۆمان بدەین و هەم کۆمەکی ئەوانی دیکەیش بکەین کە پێویستیان پێیەتی. ئێمە دان بە بایەخی زۆری یارمەتیدانی پێکاتەکاندا دەنێین کە لە توندوتیژی ڕادەکەن. شەڕی ناوخۆی سووریا و داگیرکاری داعش شەپۆلی نەبڕاوەی ئاوارە و دەربەدەری لێکەوتەوە. لەم دۆخەدا دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی لە 30% زیادی کرد بەهۆی هاتنی نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر لە نەتەوە و ئاینی جیاوازەوە. بەڵێ، گەلی کوردستان بەڕاستی بەهاکانی ئێوە بەهی خۆیان دەزانن و ئامادەن بە شێوەیەکی ئەرێنی یارمەتی دەربن. ئێمە خوێنمان بەخشیوە بۆ ئەوەی داکۆکی لە ژیان و ئازادی بکەین دژ بە هێزە شەڕەنگێزەکان، وەک سەرکردەی دنیای ئازاد لە بەرژەوەندی ئەمریکادایە کە بڕوانێتە ئەو بەری سنوورەکانی خۆی. ئێمە پێشوازی لە بڕیاری سەر لە نوێ بەشداربوونەوەی ئیدارەی بایدن دەکەین لە پرسە جیهانیەکاندا. ئێمە پێشوازی لە دیالۆگی استراتیژی ئەمریکا و عێراق دەکەین. ئەمە پابەندیەکی بەهێز و هەنگاوێکی گرنگە بەرەو پەیوەندیەکی هاوسەنگ. ئێمە چاوەڕێنین ئەمریکا شەڕ لە جیاتی ئێمە بکات، بەڵام چاوەڕێین کە ئەمریکا لەگەڵ ئێمەدا لە عێراق بە چالاکی بمێنێتەوە بۆ دڵنیابوون لە تێکشکاندنی یەکجاری داعش.
بۆ گەیشتن بەم ئامانجە پابەندی بەردەوامی ئەمریکا و هاوپەیمانە نێودەوڵەتیەکانمان پێویستە بۆ یارمەتیدانی پێشمەرگە قارەمانەکان و هێزانمنیەکانی عێراق بۆ بردنەوەی ئەم شەڕە. دامەزراندنی هەرێمی نەفرین 30 ساڵ بەر لە ئەمڕۆ ئومێد و دەرفەتی ئەوەی پێبەخشین تاوەکو بناغەکانی کوردستانی ئەمڕۆ وەک بەشێکی سەقامگیر و ئاشتیخوازی عێراق و هاوپەیمانێکی جێمتمانەی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی دابنێ. بۆ پتەوکردنی ئەم دەستکەوتە ئێمە پێویستە لە هاوبەشی درێژخایەن بەردەوام بین. بە یارمەتی ئێوە توانیومانە هەرێمی کوردستان بکەینە چیرۆکێکی سەرکەوتوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بە بەشداری بەردەوام و پاڵپشتی ئێوە توانای ئەوەمان هەیە کە هەرێمی کوردستان بکەینە ناوچەیەکی ئاشتی خواستر، سەقامگیرتر و پێشکەوتووتر کە لە بەرژەوەندی هاوبەشی هەردوو لاماندا بێت. ئێمە پابەندی ئاشتی، سەقامگیری، حکومڕانی باش و ڕیفۆرمی هەرواش دەمێنینەوە. دۆستەکانم لە ئەمریکا، دۆستایەتی و هاوپەیمانی ئێمە لە 1991 لە چیاکانی هەرێمی کوردستاندا دروست بوو. با پێکەوە بەردەوام بین بۆ داکۆکیکردن لە بەها و بنەما هاوبەشەکانمان کە بریتین لە شکۆی مرۆڤ و کراوەیی. با پێکەوە تێبکۆشین بۆ بیناکردنی جیهانێکی ئارامتر، دادپەروەرتر، ئازادتر و سەقامگیرتر. سوپاستان دەکەم.